تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. وإني خفت الموالي من ورائي وكانت امرأتي عاقرا فهب لي من لدنك وليا. بەڕاستی من لەوە ترساوم کە خزم و خوێشان و عەشرەت دوای مردنم سەرگەردان بن، چونکە کەسێکی وایان تێدا بەدی ناکەم کە شایستەی گەیاندنی پەیامەکەت بێت، خێزانەکەشم منداڵی نابێت، بۆیە داواکارم لە بەخششی خۆت بەهرەوەرم بکە و منداڵێکم پێ ببەخشیت کە بتوانێت جێگەی من بگرێتەوە. سوورەتی مەریەم. داواکردنی منداڵ لەلایەن حەزرەتی زەکەریاوە لە خوای گەورە گەر وەکو ڕازی نەبوون بە قەدەر لێک بدرێتەوە شتێکی ڕاز نییە، چونکە چەندین شتی دیکەشن کە لەسەر ئەم داواکاریە بونیاد دەنرێن. پێشەموو شتێک حەزرەتی زەکەریا یەکێک بوو لەو پێغەمبەرانەی کە بۆ بەنی ئیسرائیل ڕەوانەکرا بوو. بەنی ئیسرائیلیەکانیش هەتا ئەو کاتە هەم لەسەر ئاستی کارە دنیایی و هەم دینیەکانیان لەلایەن پێغەمبەرانەوە نوێنەرایەتی دەکران و بەڕێوە دەبران. دەکرێت لێرەدا هەڵوێستی بەنی ئیسرائیلیەکانمان یاد بێتەوە کاتێک لە ناویاندا تالود وەک فەرماندە هەڵبژێررا. لە ئەنجامی ئەم شتانەدا حەزرەتی زەکەریا کە پیر بووە منداڵیشی نییە، دوعا دەکات خوای گەورە منداڵی پێ ببەخشێت، چونکە دەزانێت هەر کەسێک دوای خۆی بێت هۆزەکەی شوێنی ناکەون و یەکریزی بەنی ئیسرائیلیەکان دەشێوێت. دەکرێت لە سۆنگەیەکی دیکەیشەوە تەماشای ئەم ئاەتە بکرێت. ئینسان بە هەموو شتێکی دنیایی تاقی دەکرێتەوە. لێرەدا دەکرێت حەزرەتی ئیبراهیم و زەکەریا وەک نمونە بهێنرێنەوە. حەزرەتی ئیبراهیم پێشتر ویست و ئارەزوێکی پەنهانی لە دڵدا هەبووە، بەڵگەش لەسەر ئەمە دڵخۆشبوونی خۆی و هاوسەرەکەیەتی بە موژدەی مەلائیکەتەکان. حەزرەتی زەکەریاش بە شێوەیەکی ئاشکرا داوای منداڵی کردبوو، وەکو لە قورئانیشدا بەڕوونی باسی لێوە دەکرێت. بەرمەبنای حکمەتی ئیلاهی هەردوو پێغەمبەرەکە بە منداڵەکانیان تاقی کراونەتەوە. وەک بڵێ داواکردنی پەنهانی حەزرەتی ئیبراهیم لەبەر ئەوەی سووکترە تەنها بە فەرمانی هەوڵدان بۆ سەربەڕینی منداڵەکەی ڕزگاری بووە. بەڵام لەبەر ئەوەی داواکردنی حەزرەتی زەکەریا ئاشکرا بوو، هەم خۆی و هەم کوڕەکەی دووچاری سەربڕان و کوژران هاتن لەلایەن هۆزەکانەوە. دیارە ئەم تاقیکردنەوەیە قورس بوو، بەڵام لە کۆتاییدا چەندەها خێر و بێری سەبارەت بە ئەوان تێدا بوو. بەڵێ بێگومان تاقیکردنەوەی هەموو کەسێک بە ئەندازەی ئاست و پێگەکەیەتی، ئەمانە لە زاتە نزیکەکانی خوای گەورەن و تاقیکردنەوەیشیان بە هەمان جۆر سەخت و قورسە. لە ئاەتەکەدا ترسی بێبەشبوونی حەزرەتی زەکەریا لە ماڵ و منداڵ و خزمی نزیک و یاریدەدەر لەوەوە سەرچاوە دەگرێت کە تا ئەو کاتە کەسێکی وای نەدیوەتەوە کە لە دوای خۆی وەکو جێنشینێک کاروبارە دینی و دنیاییەکانی هۆزەکەی بەڕێوە بەرێت. هەر بۆیە لە سوورەتی ئەلعەمراندا دەفەرموێت: قال رب هب لي من لدنك ذرية طيبة. وعلى سورة الأنبياء إجدا دفرميت: لا تذرني فردا وأنت خير الوارثين. وەکو دەبینرێت داوای نوێنەرێکی کردووە لە پشتی خۆی، بەمەش هەم لە ئەرچی پێغەمبەریەتی و هەم لە نوێنەرایەتیکردنی خانەدانی یعقوبدا دەبێتە میراثگری. خۆی لە خۆیدا پێغەمبەرمان دەفەرموێت: إنا معشر الأنبياء لا نورث ما تركناه صدقة. واتە ئێمەی پێغەمبەران لە دوای خۆمان میرات جێناهێڵین، ئەوەی دەمێنێتەوە سەدەقەیە. هەر بۆیە پێغەمبەرمان نە سەبارەت بە خۆیان و نەبۆ کەسە نزیکەکانیان ترسی گواستنەوەی میراتیان نەبووە. لەمڕۆوە دەتوانرێت بوترێت ئەم داوایە بریتیە لە داواکردنی میراتگر بۆ داوای پێغەمبەریەتی. حەزرەتی خەیر الوارثینیش باگیراکردنی دوعاکە منداڵی پێبەخشیوە، تەنانەت بۆ ئەوەی بە تەواوەتی هەست بە ئیحسان و لوتفەکەی بکرێت. پیاوێکی پیر و ژنێکی نەزۆکی کردووە بە پەردە لە بەردەم عیززەت و مەزنی خۆیدا، پاشانیش وەکو بیرخستنەوەیەکی ئەو حەقیقەتەی کە تەنها خۆی میراتگری ڕاستەقینەیە هەروەک بە ڕێگایەکی جیاواز و نائاسایی پێی بەخشی بوو،
لە ڕێگەیەکی جیاوازیشەوە وەریگرتەوە. فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا. اینجا لە نێوان خۆی و ئەواندا پەردەیەکی ڕایەڵ کرد تا دوور لە خەڵکی بەسۆزەوە خواپەرستی بکات. ئێمەش جوبرائیلی فریشتەمان نارد بۆ لای وەکو بە شەرێکی تەواو خۆی خستە بەرچاوی. حەزرەتی مەریەم لە خێزانەکەی جیابووبووەوە و لە چاوشوێنی نیشتەجێبوونی خۆی بەرەو ڕۆژهەڵات ڕۆیشت بوو. هەر تەنها بەوەشەوە نەوەستا بوو، بەڵکو پەردەیەکیشی لە نێوان خۆی و خێزانەکەیدا هەڵدا. لەو شوێنە ئاسوودە و تەنهایەدا دانانی پەردە و بربەستێک لە نێوان خۆی و خەڵکیدا هەروەک دەکرێت ئامانج لێی داپۆشینی ژنیەتی خۆی لە بەرچاوی خەڵکی و هەستکردن بە پێویستی پاکشبوونەوە بێت، بە هەمان جۆر دەشگونجێت مەبەست دەی دەستخستنی چڕبوونەوەیەکی کامڵی فکری بێت لە بواری عیبادەتدا لەم نێوەندە بێدەنگ و بێکەس و خامۆشەدا. وشەکانی سیاقی ئاەتەکەش بەڕووی ئەم بۆچوونەدا کراون. بەڵێ، هەر لە ئەنجامی هەستکردن بە نەزاهەتێکی جەستەیی و ڕۆحی لەم جۆرە بوو لە قوڵایی بوونی ئەودا بە پێی ناوەڕۆکی دەستوری والطيبات للطيبين لە کەشێکی پاک و بێگەردی وەهاو بەرامبەر بە کەسێک کە ڕۆحی لە برێز کراوە. حەزرەتی ڕۆح بەخۆی و پەیامێکی نوێ دەرکەوتووە. بەو پەیامە مرۆڤایەتی سەر لە نوێ زیندوو بووەوە و هەتا قیامەتیش زیندوو بوونەوەکان بە دوای یەکدا بەردەوام بوون. داخۆ ئەم ڕۆحە چی بوو؟ زۆربەی زۆری تەفسیرەکان بەهۆی بوونی ڕوح القودوس لەم ئاەتە پیرۆزەدا وتویانە جیبریل بووە. ئەوەندە هەیە قورئان لێرەدا دەستەواژەی ڕۆح بەکاردەهێنێت. لە دەستنیشانکردنی ڕۆحیشدا ڕاجیایی هەیە. هەرچی سنووری ئەگەرەکانیشە چوارچێوەی ڕاجیاییەکان تێدەپەڕێنێت. تەنانەت بە جۆرێک فراوانە کە دەکرێت ڕۆحی پێغەمبەریشمان یەکێک بێت لەو گریمانانە. بەڵێ، ئەمەڕەی تێدەچێت چونکە حەزرەتی مەریەم ئافرەتێکی زۆر پاکیزە و پاکداوێن بوو. لەمڕۆوە هیچ خولیایەکی دی خۆی لە خەیاڵدانی ئەو نەخزاندە بوو. دەبوو هەروایش بمێنێتەوە. دەبوو کەسێکی وای بۆ هەڵبژێردرێت کە پێی حەڵاڵە، ئەویش هەر دەبێت پێغەمبەری خوا بێت. خۆی دەخۆیدا پێغەمبەرمان لە بۆنەیەکدا دەفەرموێت کە حەزرەتی مەریەمی لێمارە کراوە. لەمڕۆوە ڕۆحی پێغەمبەریش لە بازنەی ئەگەرەکاندایە، بەڵام قەتعی و بێگومان نییە، تەنها گریمانەیەکە. گریمانەکانیش هەتا ئەو کاتەی بە بەڵگە بەهێز دەکرێن مانای بەهێزی ناگەێنن.